بۆی هیوادارم دایکان و باوکان حەریص بن لەسەرەوەی کە مناڵەکانیان فێری ئەمە بکەن، بیان هێنە مزگەوت دەستبەرداریان نەبن. چەند حەریصن بڵێ کوڕم ئیمتحانت هەیە، ساڵێکی تر لە شەشیت، ساڵێکی تر قۆناغی 12 هەیە، سەعی بکە، هەوڵ بە، ماندوو بە، دەرەجە بێنە. ئەبێت دەئەونە حەریص بن کە مناڵەکانیان هەستێنن بۆ دەورەکان، بۆ مزگەوتەکان، بیانێرن، لیان پێچنەوە، سەعیان پێ بکەن لە ماڵەوە، بێن لەگەڵیانە، مشکلەکانیان بۆ حەلکەن، جانتایان بۆ پێچنەوە، شتی تێ بکەن، دڵیان خۆشکەن. ئێمە ئیستاکەنە شتێکمان نییە بۆ هەموو مناڵی بین. دایک و باوکان کە چوونەوە هەریەکەیان با هەدیەی خۆی بۆ مناڵەکەی حازر بێ، بڵێ ئەوە کوڕم تۆ ئەلحەمدولیلا ئەونە قورئان لەبەر کردووە، ئەونە ئەخلاقە جوان بووە، ئەونە حەدیسی پێغەمبەری خوا زانی صلی الله علیه وسلم، ئەونە لە ژیانی پێغەمبەرەکەت فێر بوویت. ئەمە بۆ ئێمە گرنگە، مناڵ فێری ئەمە بکەین، مناڵ لەسەر ئەمە پەروەردە بکەین. من ئەم جارە کە چوومە فنلەندا کە سێرەکەم بەداخەوە کوردەکان شوێنێکیان نییە مناڵەکانیانی تیا پەروەردە بکەن، بەڵام بەداخەوە ئەڵێم بۆسنەیەکان ماڵێکیان بۆ خۆیان کڕی بوو لە ناو جەرگەی تورکۆیە کە شارێکە کۆمەڵی خەڵکی تایە، ماڵێکیان بۆ خۆیان بنیاد نابوو، وتیان ئێمە مناڵەکانی خۆمانە هێنی لێرە، پەروەردەیان ئەکەین، دەورەیان بۆ ئەکەینەوە، یاریان بۆ ئەکەین، ریاضیان پێ ئەکەین، مەلەیان پێ ئەکەین، هەموو شتێکیان پێ ئەکەین، بەس بە شەرتێ مناڵەکانمان دوور نەکەونەوە. بەداخەوە کوردەکانی ئێمە هەر یەکۆ مەشغوڵ بوو بە کار و کاسبی خۆیەوە، جهودی فەردی هەبوو خۆیان ناگرێت، کۆمەڵە مامۆستای بەڕێز هەبوون، بەڵام هیچی نەئەپەرژایە سەر مناڵەکەی خۆی. چ جای ئەوەی کە پەرژێتە سەر مناڵی خەڵکی؟ هەمی مەشغوڵە، پارەیە، دنیایە، ڕاکە تیجارەتە.